لە دوای ئەوەی کە بەڕێز دکتۆر مەهدی عەلاق سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد و مستشاری یەکەمی بەڕێز عەبادی کە سەردانی هەڵەبجەیان کرد بە یاوەری بەڕێز دکتۆر مەهدی عەلاق باسی بارودۆخی پارێزگای هەڵەبجەمان بۆ کردن کە پارێزگای هەڵەبجە هیچ مەرجێکی ڕسمی نییە بۆ ئەوەی کە هاوکاری جدیمان بن لە ڕێگەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقیەوە کە ئەو مەرجە لاوەکیانەی کە هەیە لە مەڵەخورد و سیپە و هاوار و گریانە لەگەڵ نەیجەڵە و کەوتە و دزاوەر و ئەمانە هەموو لەگەڵ پشتە کە ئەمانە هەموو ئەو مەرزانن کە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە هاتوچۆی لێەکەن ئەوان ئێمەیان ئاگادار کرد کە نووسراوێکی ڕسمی بنووسین بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی لە هەفتەی ڕابردوو ئێمە نووسراوێکمان ئاڕاستەی وەزارەتی حکوومەتی عێراقی کردووە و بە نوێنەری تایبەتیان ناردوومانە بۆ ئەو جێگەیەوە بەڵێنی ئەویان پێیاویندا ئایندێکی نزیکە قەرار ئەدەن لەسەر هەموو ئەو سنوورانە هەتاوەکو مەرزی ڕسمی تەوێڵە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کە دانیشتوانی ئەم پارێزگایە سەرقاڵی کار و کەسابەتی خۆیان بن.